ئەمڕۆ ئێمە لێرە کۆبوونەتەوە بۆ ڕاگەیاندنی ئاماری ساڵی 2020 بەڕێبەراتیمان بەڕێبەراتی چاکسازی ژنان و مناڵان لە ڕووی ژمارەی هاتووانی سزادراوان و ڕاگیراوانی مناڵان و سزادراوانی ژنان. ساڵی 2020 بەگشتی 345 نەوجەوانی ڕاگیرا و دانرا و سزادراوی ژنمان بۆ هاتووە. لەم 345 کەسە 301 کەسیان بە ڕێژەی لە 1970 لە ڕەگەزی نێر بوون. 44 کەسی تریشان بە ڕێژەی لە 1970 ئەمانە لە ڕەگەزی مێر بوون. 301 کەس لە نەوجەوانان کە وتمان لە ڕەگەزی نێر بوون، 271 نەوجەوانیان بە ڕێژەی لە 1990 تەوقیف بوون، واتە بە ڕاگیراوی هاتوونەتە لای ئێمە، و 30 نەوجەوانیشیان بە ڕێژەی لە 1970 بە حکومدراوی هاتوون. هەرچی شەیە لە ڕەگەزی مێیەکان کە 44 کەس بوون، 23 کەسیان بە ڕێژەی لە 150 تەوقیف بوون بە ڕاگیراوی هاتوونەتە لای ئێمە، 21 کەسی تریان بە ڕێژەی لە 148 بە حکومدراوی هاتوونەتە لای ئێمە. ڕاگیراوان هەروەک وتمان کە مەجموعیان 294 کەس بوو، 294ەکە 271یان لە ڕەگەزی نێر بوون، 23یان لە ڕەگەزی مێ بوون، واتە چوشن بوون. ئەو تۆمەتانی کە لەسەری ڕاگیراون ئەمانەن بە ڕیزبەندی. پلەی یەکەمیان دزیە، 105 نەوجەوان بە ڕێژەی لە 136 بە تۆمەتی دزیکردن ڕاگیرا بوون. دوای ئەو شەڕکردن دێت کە 73 نەوجەوانیان بە ڕێژەی لە 125 بە تۆمەتی شەڕکردن ڕاگیراون دایەمە. دواتر کوشتن 19 کەس بوون بە ڕێژەی لە 106 و شکاندن و سەرپێچی یاساکانی هاتوچۆ 7 نەوجەوان بووە بە ڕێژەی لە 105. هەچی ماوەتەوە 80 نەوجەوانی ترە بە ڕێژەی لە 128 ئەمانە بە تاوانی جۆراوجۆری وەکو تیرۆر و تەزویر و توندوتیژی خێزانی و 24 چاودێری نەوجەوانان وە تا دوای ڕاگیراون. بەڵام سزادراوەکان کە مەحکومەکان بوون، مەجموعیان هەروەک وتمان 51 کەس بوو، 30 نەوجەوانی کوڕ بوون و 26یان لە ڕەگەزی ژن بوون. ئەو تاوانانی کە لە سەری سزادرا بوون بەم شێوەی لای خوارەوە. یەکەمیان کوشتنە کە 12 کەسیان بە ڕێژەی لە 123 لەسەر تاوانی کوشتن سزادرا بوون. دووهەم مادەی هۆشبەرە کە 10 کەس بوون بە ڕێژەی لە 120 لەسەر بەکارهێنانی مادەی هۆشبەر ڕاگیرا بوون. ئەمانە مەبەستم کاڵبم بەکارهێنان واتە بازرگانی مادەی هۆشبەری تێدا نییە. دزی 7 کەس بوون بە ڕێژەی لە 114 کە لەسەر تاوانی دزیکردن سزادرا بوون. باقیەکەی تریان کە ژمارەیان 22 کەس بوون بە ڕێژەی لە 143 لەسەر تاوانی جۆراوجۆر سزادرا بوون، وەکو ساختەکاری و نشینگە و هاتوچۆ و تیرۆر و شەڕکردن و هەتا دوایی. بە شێوەی گشتی سزادراوەکان لە هەردوو ڕەگەز لە 174یان بە سزای سووک سزادرا بوون، لە 126ەکەی تریشان بە سزای قورس. سزای قورس ئەوانن کە لە خوار 5 ساڵەوە سزادراون، سووک عەفوو. سزای قورسی جوانان کە لەسەر 5 ساڵەوە سزادراون. ئەمە 345 کەسەی کە هاتوونەتە لای ئێمە لە ساڵی 2020ەوە لە ڕووی هەڵگری بڕوانامە و ئاسی ڕۆشنبیری زانستیانەوە، 229 کەسیان بە ڕێژەی لە 166 لە ئاستی خوێندنی سەرەتایی یان خاوەن بڕوانامەی سەرەتایی بوون. کاڵین ئاستی خوێندن مەبەستمانەوەیە کە هەندێکیان کەیەنە لای ئێمە تەمەنەکان هی ئەوەی بەردەوامن لە خوێند، بۆیە ئەڵێن ناڵێن خاوەن بڕوانامە، ئەڵێن ئاستی بڕوانامەی ئاستی خوێندنی سەرەتایی یان بڕوانامەی خاوەن بڕوانامەی سەرەتایی بوون. 6 کەسی تریان بە ڕێژەی لە 170 لە ئاستی خوێندنی ناوەندی یان خاوەن بڕوانامەی ناوەندی بوون. 46 کەسی تریشان بە ڕێژەی لە 113 هەر نەخوێندەوار بوون، هیچ خوێنەواریشان نەبووە. باقیەکەی تریان بە ڕێژەی لە 104 خاوەن بڕوانامەی ئامادەیی و بەکارلێرۆز بوون. لە ڕووی تەمەنەوە لە 180 ئەو 345 کەسە لە خوار 18 ساڵیەوە بوون، لە 120یشان لەسەر 18 ساڵیەوە بوون. لە ڕووی پێکهاتەوە ئەم 345 کەسە 315 کەسیان کوردی دانیشتووی سنووری جوغرافی هەرێمی کوردستان بوون، 21 کەسیان نەتەوەی عەرەب بوون عێراقی بوون، 4 کەسیان ئێرانی بوون، 3 کەسیان کورد بوون و خەڵکی وڵاتی سووریا بوون، 1 کەس ئەفریقی بووە، 1 کەسیش لە نەتەوەی تورکمان بووە. هەر لە ساڵی 2020دا 58 ناردنمان هەبووە بۆ دادگاکان بۆ پرۆسەی دادگاییکردن و 539 ناردنیشمان هەبووە بۆ نەخۆشخانەکان و بنکەی تەندروستی بۆ چارەسەرکردنی پزیشکی و وەرگرتنی چارەسەری پزیشکی. ئەوەی کەما ئەو 345 کەسە کە بۆمان هاتووە لە هەمان کاتە لە ساڵی 2020 295 کەسیشمان ئازاد بووە، بە ئازادبوون بە کەفالەت بێ یان بە ئازادبوون بە مەرج بێ یان بە ئازادبوونی ڕەها بێ. ئەم ژمارەی ئازادوانەش 271 کەسیان بە ڕێژەی لە 192 نەوجەوان بوون و 24 کەسیشان بە ڕێژەی لە 108 لە ڕەگەزی مێ بوون. بەراورد بە ساڵی ڕابردوو ئامارەکانمان ئەم ساڵ جێگای دڵخۆشی و دڵخۆشکەرەیە. کاڵین دڵخۆشکەرەیە مەبەستمانەوەیە کە ژمارەی تاوان و ژمارەوانەی کە هاتوونەتە لای ئێمە لە چاو پاساڵی پارە ئامارەکانمان کەمترە
بۆیە دڵێن جێگەی دڵخۆشکەری چکە بڵ کەژڵین دڵخۆشکەری ئەمە بەسمانەوەی هەتاوەکو ژماری سزادراون ڕاگیراوان کەێنە ناو چاکسازەکان کەمتر بێ یعنی ئەمە لە دەرەوە کۆمەلگایکی تەندروستمان هەیە لە ڕووی یاسایی لە ڕووی کۆمەڵایەتی لە ڕووی پابەتبوون بە یاسا و ڕێنمایەکان لەم ساڵە ژمارەی هاتووان بە ڕێژەی لە 143 کەمی کردووە بە جۆرێک ئێمە ئەم ساڵۆک وتمان 345 سزادراوی ژن و نەوجوانی ڕاگیرا و دانرامان هەبووە بەڵام ساڵی پار 597 کەسمان بۆ هاتووە لە هەر سێفیاکە ینی ڕاگیرا و نەوجوان سزادراوی ژنیش واتە بە ڕێژەی لە 145 کەمی کردووە لە چاوپارە ئەمە سەبارەت بە ڕاگیرا بورن ڕاگیراوان 597 کەسە 533 کەسیان ڕاگیراو بوون ئەم ڕاگیراوانە ئەم ساڵ 295 کەسمان باتوە ئەگەر بەراوردی بکەیت لە چاو ساڵی پارە ینی ڕێژەکە بە ڕێژەی لە 145 کەمی کردووە سەبارەت بە سزادراوان پار ساڵ لە ساڵی 2019 محکوممان 64 کەسمان بواتوە بەڵام ئەم ساڵ 51 کەسمان بواتوە ئەگەر ئەوەش بەراورد بکەیت بە ڕێژەی لە 120 کەمی کردووە لە چاو ساڵی پارە سەبارەت بە جۆری تاوانەکان و ئەوە تاوانەکان ئەوانەی کە ڕاگیراوان لەسەری ڕاگیرابوون لە چاو پار ساڵە یان سزادراوەکان ئەوانەی کە لەسەری سزادرابوون بە شێوەی گشتی دزی پلەی یەکەم بووە لە ڕاگیراوەکان و شەڕکردن پلەی دووەم بۆ کوشتن پلەی سێمی گرتووە بە شێوەی وەکو یعنی هەردوو ساڵی 2020 لە ڕاگیراوە لە شێوەی تاوانەکانە وەکو یەک هاو شێوە بوون تقریبا بەڵام محکوم ئەم ساڵ پار ئێمە مادەی هۆشبەر پلەی یەکەمی گرتبوو ئەم ساڵ کوشتن پلەی یەکەمی گرتووە خۆشبەختانە ئەم ساڵ مادەی هۆشبەرمان هەر زۆر کەم بووە لە سزادراوەکانە بە شێوەیە کە پار ڕێژەی بە سزادراوان بە مادەی هۆشبەر لە 125 بووە بەڵام ساڵ هیچمان نەبووە کوشتن پلەی یەکەمی گرتووە و سزادراوەکانی تر وەکو ساڵی تر بوون